بینران و بیسرانی بەڕێز وێڕای هاوڕێیانی هاوکارم لە بەشی کوردی هەواڵەکانی ڕۆژهەڵات تیوی لەگەڵتانین. ڕۆژی نوێی خاکلێوەی 1392 تاوی ناوەندی هاوکاری حیزبەکانی کوردستانی ئێران بە بۆنەی ڕۆژی دەی خاکلێوە ڕۆژی لە سێدەرەدانی قازی محەممەد سەرۆکۆماری کوردستان و سەدری قازی و حەمەحسەین خانی سەیفی قازیەوە پەیامیکان بڵاو کردەوە. لەو پەیامەدا وێڕای ڕێزگرتن لە یاد و بیرەوەری پێشەوە قازی محەممەد و هاوڕێکانی باسییان لەو سەردەمە مێژوویە کردووە کە پێشەوە و هاوڕێکانی تێدا لە سێدارە دران. هەروەها لە پەیامەکەیاندا باسییان لەوە کردووە کە حەودەیە دوای ئەعدامی پێشەوە قازی محەممەد و هاوڕێکانی بزوتنەوەی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات هەرزیندووە و بزوتنەوەی کورد بووە بە فاکتەرێکی گرنگ بۆ ئازادی و دموکراسی لە ئێران و ناوچەکە. ئەمەش دەقی پەیامی ناوەندی هاوکاری حیزبەکانی کوردستانی ئێرانە. خەڵکی خەباتگێڕی کوردستان دەی خاکلێوە ڕۆژی لە سێدارەدانی پێشەوە قازی محەممەد سەرۆکۆماری کوردستان و سەدری قازی و حەمەحسەین خانی سەیفی قازیە. 72 ساڵ لەوە پێش لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا پێشەوە قازی محەممەد یەکەم سەرۆکۆماری دەوڵەتی جمهوری کوردستان لە چوارچرای شاری مەهاباد لەلایەن ڕژیمی پاشایەتیەوە لە سێدارە دران. چەند ڕۆژ دواتری ژمارەیەکی دیکە لە ئەفسەرانی سوپای ملی کوردستان و کاربەدەستانی دیکەی حکوومەتی کۆماری کوردستان لە ناوچەکانی سەقز و بۆکان لە سێدارە دران. بەو جۆرە ڕژیمی حەمەڕەزاشا دوای ئەوەی کە لە ئاکامی گەلە کۆمەیەکی نێونەتەوەییدا توانی بووی کۆماری کوردستان لە نێو ببا بە مەبەستی سەرکوتکردنی جوڵانەوەی مافخوازانەی خەڵکی کوردستان شەپۆلێکی بەرینی ئەعدام و کوشتن و گرتن و ڕاونان و زەبر و زەنگی لە کوردستاندا دەست پێ کرد. کاربەدەستانی دەوڵەتی لە تاران پیان وابوو بەو کارە دەتوانن بیری ئازادی خوازی لە نێو خەڵکی کوردستاندا بۆ هەمیشە لە نێو بەرن. بەڵام هەروەک پێشەوە لە کاتی لە سێدارەدانیدا ڕووبەداگیرکەران ڕایگەیاند بە کوشتنی من بیری کوردایەتی و ئازادی خوازی لە کوردستاندا نەک هەر لەبەی ناچێ بەڵکو لە داهاتوودا بەهێزتریش دەبێ. ڕووداوەکانی دواتر ڕەوایی ئەو وتە حەکیمانەی پێشەوایان سەلماند کە گەلی کورد نەک هەردەستی لە خەبات و بەرخودان و ئامانجەکانی کۆماری کوردستان هەڵنەگرت بەڵکو ئامانجەکانی کۆماری کوردستان بوون بە ئیلهام بەخشی خەبات بۆ ئازادی و ڕزگاری نەتەوەی کورد لە سەرتاسەری ناوچەکەدا. تەنانەت ئەو هەمووە سەرکوت و زەبر و زەنگەش کە کۆماری ئیسلامی وەک میراتگری بە حەقی ڕژیمی شاه لە ماوەی دەسەڵاتی ڕەشی خۆیدا بە دژی گەلی کورد بەکاری هێناوە بە خەباتی یەکگرتوانەی سیاسی و مەدەنی خەڵکی کوردستان وەڵامی توندی پێدراوەتەوە. ئەوە تا ئەمڕۆ لە هەر چوار پارچەی کوردستان خەبات بۆ ڕزگاری بە شێوازی جۆراوجۆر درێژەی هەیە. ئیستا پاش تێپەڕبوونی زیاتر لە حەودەیە بەسەر لە سێدارەدانی پێشەوە و هەڤاڵەکانیدا دەبینین بزوتنەوەی کورد بووەتە فاکتەرێکی بەهێزی خەبات و تێکۆشان بۆ ئازادی و دموکراسی لە ئێران و ناوچەکەدا. بیری نەتەوایەتی و ئازادی خوازانان لە سەرتاسەری کوردستاندا بە باشترین و بەرزترین شێوەی خۆی نیشان دەدا. ئەوڕۆ کۆمەلگای کوردستان گۆڕاوە و بووەتە کۆمەلگایەکی فرەچشن و پێشکەوت و پلۆڕاڵ و فرەحیزب. بەڵام هەموو حیزب و ڕێکخراوە نیشتمانی و دیموکراتیک و ئازادی خوازەکانی کوردستان سەرڕای جیاوازی سیاسی نێوانیان ڕێز لە کۆماری کوردستان و ئامانجەکانی دەگرن. ئەوە نیشاندەری ئەوەیە کە پێشەوە و ئامانجەکانی کۆماری کوردستان نەک هەر مڵکی حیزبێکی دیاری کراونین بەڵکو هێمای هاوبەشی کولتوری سیاسی و ئازادی خوازانەی خەڵکی کوردستان و حیزبە خەباتگێڕەکانی سەرگۆڕەپانی خەباتن لە کوردستان. پێشەوە قازی چ لە کاتی ڕاگەاندنی کۆماری کوردستان و چ لە وەسیەتنامەکەیدا وەک ڕێبەرێکی ملی و دڵسۆز و شارەزا پێی لەسەر ئەوەدا دەگرێت کە خەباتکارانی گەلی کورد پێویستە لە بەرامبەر دوژمنانی کوردستاندا پتە و یەکگرتو و هاودەنگ بن و لە نێو خۆیشیاندا و لە بەرامبەر یەکتردا لەسەریانە نەرم و دووربین و سنگفراوان و بەتەحەمل بن. ئێمە وەک ناوەندی هاوکاری حیزبەکانی کوردستانی ئێران لە پێناو بەرەو پێشبردننی ئامانجەکانی خەڵکی کوردستاندا پێکەوە پێ لەسەر هاوکاری و هاودەنگی و هاوخەباتی لەگەڵ یەکتردا دەگرینەوە.
پەیمان لەگەڵ گیانی پێشەوا و هەموو شەیدانی ڕێگای ئازادی و ڕزگاری خەڵکی کوردستان نوێ دەکەینەوە کە ئاڵای خەباتی ئەوان تا سەرکەوتن بەرز و شەکاوە ڕادەگرین. سڵاو لە گیانی پاکی پێشەوا قازی و هەموو شەیدانی ڕێگەی ئازادی و ڕزگاری، سڵاو لە ئامانجەکانی کۆماری کوردستان، سڵاو لە خەڵکی خەباتگێڕی کوردستان، ناوەندی هاوکاری حیزبەکانی کوردستانی ئێران، نۆی خاکلێوەی 1398 هەتاوی. لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا بەهۆی بارینی زۆری باران و هەستانی لافاو لە شار و ناوچە جیاوازەکانی ئێران و کوردستان بووە بەهۆی دەرکەوتنی مینە شاراوەکانی سەردەمی جەنگی عێراق و ئێران لە ناوچە سنووریەکان و بەتایبەت لە سنوورەکانی قەسری شیرین و ئیلام و هتد. دەرکەوتنی مینە شاراوەکان و جوڵاندنیان لە بەرزایەکانەوە بەرەو پێدەشتەکان و شوێنەکانی نزیک بە ژیانی خەڵکی مەدەنی، نیگەرانی خەڵک و چالاکانی مەدەنی و کۆمەڵایەتی لێکەوتووەتەوە. کۆماری ئیسلامی پێشتر بانگەشەی ئەوەی کردووە کە ناوچە سنووریەکانی ئێران لە مین خاوێن کردوێتەوە و بەو بوونەوە جێژنی خاوێنکردنەوەیان لە زۆر شوێن گرتبوو. بەڵام بەمەشەوە دەبینین مین بەردەوام لە سنوورەکان قوربانی لێ دەکەوێتەوە. بەپێی ئامارەکان زیاتر لە 16 ملیۆن مینی پاشماوەی جەنگی عێراق و ئێران لە سنوورەکان هەڵنەگیراونەتەوە و ئەمەش بە پێچەوانەی سەرجەم کنڤاسیۆنە نێونەتەوەیەکانە بۆ هەڵگرتنی مین و نەهێشتنی مین. سەرەڕای تێپەڕبوونی دوو مانگ لە گواستنەوەی مستەفەوی خەڵکی بۆکان لە بەندیخانەی شاری ورمێ بۆ ئیتلاعاتی ئەو شارە بنەماڵەی ناوبراو هیچ زانیاریەکیان لە چارەنووسی کوڕەکەیان لەبەردەستا نییە. ناوبراو کە لە 15 سەرماوەزی ساڵی ڕابردوو لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەستگیرکرا، دوای 27 ڕۆژ لێکۆڵینەوە ڕۆژی 12 بەفرامبار گواسترایەوە بۆ زیندانی شاری ورمێ و دواتر بە هۆکاری نادیار گواسترایەوە بۆ ئیتلاعاتی ورمێ. دەوترێت ئەم شارۆمەندە کوردە بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبە کوردیەکانی نێیاری کۆماری ئیسلامی دەستگیر کراوە و سەرڕای بە دوواداچوونی بنەماڵەکەی، بەڵام تا ئیستا هیچ زانیاریەک لەبارەیەوان لەبەردەستا نییە. بڵاوبوونەوەی شەپۆلی پارازیت کە لەلایەن کاربدەستانی کۆماری ئیسلامیەوە دەخێتە سەر تەلەڤیزیۆن و میدیا کوردیەکان سەرجەم شاری بۆکانی گرتووەتەوە بە شێوەیەک کە ئەو شەپۆلانە سەرجەم میدیا کوردیەکانی گرتووەتەوە و ئیزن بە بڵاوبوونەوەی میدیا و تەلەڤیزیۆنە کوردیەکان نادات و خەڵک بێبەرین لە بینینی میدیا و تەلەڤیزیۆنە کوردیەکان. ماوەی چەندین ساڵە لەلایەن دەسەڵاتداران و بەرپرسانی کۆماری ئیسلامیەوە پارازیت دەخرێتە سەر میدیا و تەلەڤیزیۆنەکان و ئەمەش نیگەرانی چالاکانی تەندروستی لێکەوتووەتەوە وەک سەرچاوەی شێرپەنجە دەزانرێت لە ئێران و کوردستان. بینەران و بیسەرانی بەڕێز هاتینە کۆتایی ئەم گەشتە لە هەواڵەکان تا دیدارێکی دیکە ماڵەوە.